او مجاره اوروکاب تایبەتی جی گرم سر ئاستی ڕۆژهەڵاتە ناڤاڕاست و ڕەنگەژی بەشەکێ زێدەش جیهانێ تایبەتی جی پشتی کوشتنا ئیسماعیل هەنیە ئەدی کارڤەدانên تونت پەیوە هاتینە هێشتان ji dest pêkawê van karvedanên piştî kuştina İsmail Heniyet gel berê Xalid tewekkulî çavderê siyasî ji Seqez pawekê rasta xwe gelmeda be em biheskîn berê Xalid gelek spas kûyîn gelmedane karvedan li destpêkê tund bîne ev pêşhatên henê çi ji bûyî rojhilata navarast tînet rêkê da والله وەزعیەتێکی زۆر پیچیدەی دروست کردە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئێران لە لوبنان و لە بەگشتی لە ناوچە دوای ئەو هێرشی 7 ئۆکتۆبر کە کرا بۆ سەر ئیسرائیل لەوانەیە بڵێم گەورەترین قەیرانێک کە تا ئێستا لە ئەم ناوچەیە بە وجووداتە ئەم قەیرانەیە کە ئەم شەو دوێکە لە ئێرانە ئیسماعیل هەنیە تێرۆر کرا ئەهەمیەتەکەیشی لێرەوەیە کە ئیسماعیل هەنیە لە ئێران میوانێکی ڕەسمی بوو ئەوە ڕۆژی دەست بەکاربوونی سەرۆک کۆمارە دوای ئەوە هەمزەمان ئێمە ئەبینین یەک دوو ڕۆژ بەر لەوە لە بەیروتیش ئیسرائیل عملیاتێکی تری ئەنجامداوە و مەقامێکی حزب اللهی تێرۆر کردا یعنی تەواوی ئەوانە دەسا بەدەستیەکۆ لەگەڵ ئەو حملە کە کراوە بۆ سەر حەشتی شعبی تەواوی ئەمانە دەسەدا بەدەستیەکۆ کە بڵێن وەزعیەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیسە لە قەیرانی ترین وەزعیەتی خۆیەتی و وەزعیەتەکە زۆر پیچیدەیە معلومیە کە بەرەوچووە ئەڕوا و کاردانەوەی لەسەر ئێران یاوە ئێران حزبوڵڵا نسبەت بەم شتانە چۆنە بە وەزعیەتەکە زۆر پیچیدەیە و ئیسا ئەشێ چاوەڕوانی بزانین لە سەعاتی چەند ساعاتی داهاتووە ئێران چۆن هەڵوێستەگرێ حزبوڵڵا چۆن هەڵوێستەگرێ یا فلستینیەکان چیەکەن و ئەم قەیرانە بەرەوچووە یا هەمیە هاتیە پێش کوشتنا ئیسماعیل هەنیەی نەت ناوا cihekê taybet bi tevgera Hemasê da be yan jî navçeyeke girêdayî çekdarên Hemasê da be ku li Tehranê ew hatiye kuştin û demekî da weke tevxûjê ma je pêkirî dihîb mebesta beşdarîkirinê merasîma sûndxwarina serokkomarê nî pizîşkiyan da bûye aliyê ku kuştina dî heniyê girte pistoyê xwe ve çi peyamek ji bo aliyên heta ku heniye lê hebiye çi peyamek heye والله پەیامەکەوەیە کە ئیسرائیل وا دیارە سوورە لەسەر ئەوە کە شەڕەکە درێژە پێ بدات دیارە نەتەنیاهو لە ناو خۆی وڵاتە تووشی کێشەیە مەحبوبیەتی زۆر هاتەتە خوار و ڕەقیبەکانی ئەڵێن ئێستافا بادووە ئەو انتخاباتی سەرۆکۆماری ئەمریکایش بە هاتنی هەریس تۆزێ معادڵاتی گۆڕیوە ئەوەیە کە نەتەنیاهو گەریچێتی واقعاً یا زەربەیەکی کاری لە ئێران و حزبوڵڵا بات لە هەمان کاتیشە ئەو زعفەکە لە ناوخۆ هەیەتی ئەو لاوازیەکە لە ناوخۆ هەیەتی بە شێوەیەک جبرانی کاتۆ و بیسەلمێنێت کە ئەتوانێت فەرماندەیەکی باش بێت و بە لەحاظی ئەمنیەتی هێشتا دەسەڵاتی هەیە بەسەر ناوچەکە و هەر وەختێک پی خۆش بێ ئەتوانێت ئەو جۆرەکە خۆی گەرەکێتی ڕووداوەکان بەرەو ئەو ئاراستە ببات بەم کارە نیشانیدا کە هێزە ئەمنیەتەکانی ئیسرائیل دەسەڵاتی زۆریان بەسەر ناوچەکە هەیە و لە ئەمنیەتترین جێگاکان لە بەیروت لە تاران ئەمانە ئاگاداری هاتوو و جۆڵەکانن و هەر وەختێک پیان خۆش بێ ئەتوانن ئەو بەرنامانەی خۆیان بەرەو پێش بن ئەمە قەیرانێکی دروست کردە بۆ دەوڵەتی پزیشکیان بەتایبەت کە لە وەڵین ڕۆژ دوای سوێند خواردن کە هەمیشە داوای ئەوەیە کرد کە سیاسەتی خارجیەکە گۆڕانی بەسەرا بێت و زەریف لە کاتی تەبلیغات و پرۆپاگاندەکان لە هەڵبژاردنە زۆر دەورێکی بەرچاوی بوو دیسە تووشی قەیرانێک بووە تووشی کێشەیەک بووە کە زین کە پزیشک مەگرێت لەگەڵ ئەم قەیرانە تەواوی دروشمەکان بەرنامەکانی پزیشکیان بەسەر ئەوە بوو کە سیاسەتی خارجیەکە بەرەو ئاراستەیەکی مدارا بکات وردە ارتباط لەگەڵ ئوروپا بەرقەرار بکات و بەم شێوە بتوانێت
ئابووری و گیر و گرفتەکان کاتەوە بەڵام و یەکێک تێرۆرکرا دیێت ئادە پیچیدا بە کەبزاری دەداهات بە ئەمان ئایا هەڵوێستی چییە بێنسبەت مەسئلە پشتی کوشتنا اسماعیل هەنیە دی حماسێ تەفگەرە حماسێ ڕاگەاندیە وی کاری آن کوب کوشتنا هەنیەی ئیسرائیلێ دەرگەهەیە دووزەخێ vekir me bes ji vê yani axiftina Hamasê çi ye dergehê dûzexê İsraîlê vekir me besta wê ew dê şerî berav yani nava İsraîlê dakin navçeyê dê şerî berfirehkin وڵا چەند ڕۆژ لەوە پێش باز لەوە ئەکرا کە ئاگربەز ببێت لە نێوان حماس و لە نێوان ئیسرائیل وە وردەوردا ئەو گرۆگانانە کە بەدەستیانەوەیە ئاڵوگۆ بەڵام ئاب کارە دیارە تەواو ئەو ڕێگایانە کە قەرار بوو پەیوەندی بەرقەرار بکرێت لە بین حماس و ئیسرائیل ئەو ڕێگایانە بەسراوە و ئەو کردانە گشتی بە حماس ئەمە بەمە تەهدید حتما بەرەکانی شەڕ بەروانتر ئەکانەیە حزب اللهش بە شێوەیەکی جدیتر واکنش نسبەت بە ئەو کە لە بەیروت کرد ئێران وا بێ هەڵوێستن ئەگرێت ئەگەر لە زەی ئەو حملەکە کرا حملەی ئیسرائیل بۆ سەفارەتی ئێران لەو حەدەوەیە لەو لەوان و بەربڵاوتر بێت دیارە لەم لە حوسیە خەریکی بەرنامە من پێم وا بێ هەشت وردە دەرگیری شەڕی بەرفراوانتر و گەورە وجود دێت چ پێشبینی تێکردن داخوازا yani encumena asayişa İranê daxwaza civînekê kiriye dê bicivin taybetî jî li Iraqê jî taybetî jî piştî êrişal ser Babil û hejda şebî aliyên hejda şebî jî daxwaza civînekê kirîne pêşbîniya çi tê kirin nava van civînê da çi biryarek bête dan beramberî aliyên ku êriş encam dayên çi li Babil be çi jî li Tehranê li İranê be من پێم وا بێ کەمکەمەکەی ئەوەیە کە ئەو هێزە نیابەتیانەی ئێرە لە هەشتی لە حوسیەکان و لە حزب الله و لە حماس و جیهادی ئیسلامی ئەوانە ئێران داواکات کە ئیسرائیل شەکباران بکەن ئەگەر بتوانن ئەوانیش بە شێوەیەک لە شێوەکان ئەو مەقاماتی تێرۆر یان زیاتر بەو ئێران لەوانەیە بەرنامەکانی بەرەو یا بەرنامەیەکی لەو ئاستایە ئەگەر ئەوە کە دوای ئیسرائیل وردە ئێرانیش ئەستەوخۆ دەرگیر مەسەلەکە زۆر پیچیدەیە ناتوانێتەوە پیشبینی ئەمما ئەوەی کە هەیە و ئەتوانین ئەوەیە کە لەمە زیاتر ئەبێت و چەند ڕۆژی داهاتووە بلاوە هێرش بکرێتە و ئەمریکاش یا بە جۆرەکان و زیاتر و هێت بۆ ناوچە و ئامادەگیان بێت کە ئەگەر ئێرانیش دەرگیر بێت یا بە شێوەیەکی جدی دەرگیر کاتانەوەی وتیان ببێت و بتوانن لە ئیسرائیل حتا êrişa dawiyê taybetî jî ya Libnanê dihî Amerîka ji bo İsraîlê ew axiftina hebiye ku mafê İsraîlê ye her awayekî hebe ew lehiya xwe parêze mafê heye her bersiveka wê ya taybetî jî êrişên piştiyên Colanê hebe piştî kuştina heniyey li Tehranê dê çi pêngavên Amerîkayê ji bo İsraîlê hebin her dê piştgirîdan be yan jî dê ketina nava şerî da be rastexû yan jî dê vekşiyan be نه استراتیژی ئەمریکا ئەوەیە کە پشتیوانی بکات لە ئیسرائیل بەڵام لە هەمان کاتە گەرێکی بە جۆرێک لە جۆرەکان پەیام یا پەیامهای دیپلۆماتیک ئێران و حزب الله و ئەمان کە پشکم ئاستی شەڕەکە لەوە زیاتر بەرز نەبێتەوە و ئاگری شەڕەکە بڵاو نەبێتەوە دوای ئەو هێرش حزب الله وەرزشگاکە لە 12 نەفەر لە
أنا كشت زمان لقالوا أمريكا إسرائيل حقي لخوي دفاع بك بركيب كاد بتوان بشي جبراني كمان كانت قيامي دبلوماسيات إنه حزب هكا أجر إسرائيل حملة كرت إيوا مدنه شركة لوا بربلا كذا هم زمان في لحالك هذه نزاني إيربو ناوشكا ونشان ذاك حضوري شيء قدرت مندي هي لناوشا بس هي كانت كبشير إيران وحزب الله وكانت وكل شيء أو نشان ندن و يرب خويد و انتقام طولي إسرائيل آخری شرکه بید. ئەو وڵاتین و چ ڕاستەوخۆ بە چژی نەڕاستەوخۆ بە چ ناوبەینکاری ji بووی ئاسایکردنا پەیوەندیان نێڤبەرە حەماس و ئیسرائیلê مەبەستا من jî agiribestan kirbin yan jî heta rawestandina şerê kirbin Tirkiya be Qetar be ew piştî kuştina heniyeyê dê çi pêngava pavêjin taybetî jî li beramberî İsraîlê. دیارە ئەمانە بەتایبەت تورکیا بەشی ئاشکرا پاس لەوە کەتە سەر ئیسرائیل هێزی تورکیا بچێتە و بەرگری لە فلستینیەکان لەژێرەوە خەریکی دیپلۆماتیکە هیچ کاتانە لە وڵاتەکان خۆش نییە شەڕەکە زیاتر بێت لەوانەیە بۆ وكبيروتي رازي لواني لاز لو شيء يرجع بكرة إسرائيل وما كان والله لهما هي ديبلوماتيك أمريكا نابسرن جو حولدن ك كنترول كان وهلا لبسينت اگر يعني هیریجی به تماشا کردن جوینی اوه اسرائیل ویا کر یعنی کشتنا سر کرده آنه بس یا گرنگ اوه جبوی آگربست غزه چه تپیش بینی کرن آگربست چه هیویا کواناما یا جی چارنویست آگربست نیو برای حماس و اسرائیل برف کیوه والله پیم وابه کرد ماوا آگربست تازه باسی لناکره قصی لناکره و فعلا پروندکی ابسن ولی لداهات و من پیم وابه أقل لما زيادة الشركة أمجال بشيويشي جديتر بات لأقر بس أكريت لو أنا مصر قطر ولاتان ورده أمجال بشيويشي جديتر بزانن كمترسي هالقرساني شرقية قجاج برا وناوشكا أقريتو لو أنا بشيويشي جديتر هيواندا دبلوماتية كانوا دوايا وربشة دبلوماتية كان عارفا بقريب كان وصعيب كان كبشيويق لشي وكان أو بس دروس كان و او رواندك لاوروبا دولتي سرب خوي فلسطينيان بالرسميه لناسي ورده جنوب كان دولتي فلسطين بالرسميه ناس بشكم حماسيش كتشين ايمان لقال دولتي فلسطين تقريبا هاو كان قرتويه كان بو دروس ورده اوزي كانوا اگر دروز بید من پیم وابه تاقده چیزو با چندین سال لوانه مشکل که کم بیتو و شرکه ایسل صلاتی ناوراسته طول بکرد و بتوانن سال شر لنچکه حتی اینی فلسطین و اسرائیل دور بخنو پشتی کشتنا فؤاد شکر البیروتی حزب الله لبنانی بخودنا و پرزگری که کمازن دابیه بحساب برسفدانه که تند جیتاته کرن لیوی جاری اشتا 24 دمجمیر در باز نبوینه پرزگری که ماستر لیهاد کو سرکرده اکی نزیک شوانا کو هنیه او جهاته کشتن پیشبینیا برسفه که تند جالی حزب الله لبنان جیته کرن پشتیوان هر دو کشتنا والله پیموابه حزب الله البته اوانیش بیان خوشنی شرکه پربسینید هم دولتی لبنان هم حزب الله بیان خوشنی شرکه لما زیاتر گوره ببیتوا والله لە هەمان کاتیشە ئەفکاری عمومی و بیرۆڕای گشتی ناوخۆ چاوەڕوانی ئەو بکەن کە حزب الله وەڵام بداتەوە بە موشکباران بۆ
شارە گرنگەکانی ئیسرائیل لەوانەیە ئەو کارە ئەنجام بات و شەکایەکی تازە یا درۆنهایەکی کە تایبەتە بەکار لەوانە کەڵک وەرگرن بۆ کە بتوانن دزە بکەنە ناو ئاسمانی ئیسرائیل بە زەبرێکی کوشندەتر و کاریگەرتر بن لە ئیسرائیل کە لە هەمان کاتە بتوانن بیرۆڕای گشتی ناوخۆشی پێ ڕازی بکەن. بیرۆڕای گشتی ناوخۆ من پێم وایە بێ ئێستا زۆر مهمە هەم ئێران لوبنان و هەم بۆ ئیسرائیل ئەو کارانە ئەکرێت زیاتر لەو جەهەتایە کە بتوانن بیرۆڕای گشتی پێ ڕازی بکەن. ئەینا تەواوی لایەنەکان بەغەیر از ئیسرائیل تەواوی لایەنەکان بەغەیر ئیسرائیل پێیان خۆشە کە شەڕەکە لە مزگەتر پەرە نەسێنێت و ئالێرا کۆنتڕۆڵ چۆن ئەزانن کە ئەگەر شەڕەکە پەرە بسێنێت و ئەمریکا و ناتۆ وڵاتانی ئەوروپایی ورود پێیا بکەن وێرانێکی زۆر بەرپا بێ وێرانێکی دروستە بێت و غیری قابلی پیشبینیە بێت. پشتیوان کارڤدانان پێشبینی هەمی بۆیەکێنە تا ڕۆحەشک دیر و نزیک تایبەتیژی ئەگەر شەڕێک ناڤە ڕۆژهەڵاتە ناڤەڕاستە بێ بەرفراکردن هەمی دێ پێک بەئێنە سۆتن بێ جوداهی ji bo ku tiştek wisa çêne be welatên Erebî welatên İslamî jî cîhanê çi pêşbînî tê kirin taybetî ji welatên Erebiyê navçeyê mebesta min rojhilata navarast piştîvan kuştina taybetî jî kuştina heniyê çi pêşbînî tê kirin karvedanên wana di çi bin ئەگەر ئابم وەزعیەتە کە ئیسا هەیە شەڕەکە تەواو بێت و وردە وردە وتوێژ لە نێوان حەماس و ئیسرائیل دەست پێ بکرێتەوە من پێم وابێ بەرەندەی سەرەکی ئەبن بە وڵاتانی عەرەبی عەرەبستانی سعودی و ئێمارات و ئەمانە بەرەندەی سەرەکی ئەم شەڕە ئەبن تا ئائیسا هەم هەزینەیەکیان نەداوە هەم ئاوری شەڕەکە ئەوانی نەگرتوتەوە و هەم لە هەمان کاتە خەڵکیشیان وەرگرتە لە شەڕەکە. ئەگەر لەوە زیاتر بێت یار عەرەبستانی سعودی ئەگەر پەیوەندی لەگەڵ ئێران هەیە پەیوەندی لەگەڵ ئێران دوای ئەوە چین هات میانجیگەری کرد زۆرتر بووە بەڵام پەیوەندیی زۆر بەقووەت نییە. عەرەبستانی سعودی پی خۆشە کە حەماستر بێت و ئەگەر بتوانن بەو خۆیان بگەن ئەویان پێ خۆشە بەڵام ئەگەر شەڕەکە پەرە بسێنێت ئەوانیش بگرێتەوە لەوانەیە پێیان خۆش نەبێت و هەڵدن بۆ ئەوە کە بەجۆ بەڕێستەوە کولی ئەگەر تەمام ئەز بوارکم پەیوەندی ئەمە باش نینە گەل بەڕێز خاڵت تەواکولی گەلک سوپاس